ئەوە شتێک هەیە ڕامیز. ئێمە و ئەو پیاوە هەد یەکترمان نەناسیوە، بۆیە گەر لەو پیاوە لێم دەپرسی من ئەو پیاوە لە عەرز دەدەم عارف. ڕامیز ئەو شوێنەی دوجار لە دوای خۆت جێتێشت، من هێشتا لەوێ بەڕێوەبەرم. ئەمن دەمەوێ ئەو پیاوە لە عەرز بدرێ عارف. ڕامیز بە داوای لێبوردنەوە بەڕێزەوە دەستمان پێکرد، بەڵام لە دوای تۆ لە دامەزراوەکە کارەکان زۆر گۆڕاوە. باشتریش عارف، زۆر باشتریش. ئێستا زیاتر پێویستمان بە یارمەتی یەکتر هەیە. ڕامیز تۆ قسەی ڕاشکاوانەت پێخۆشە، گەر ئێستا من پێویستیشم بە یارمەتی بێ، داوای یارمەتی لە تۆ ناکەم. کەسانی تر هەن، دەچمە لای ئەوان. کەسانی وەکو ئەمە ئەوەی داوای یارمەتی لەوانە دەکا، مانای وایە دەیە وەکو ئەوان بێت. فەرموو فەرموو، هەرکی خۆت بە جێگەیان هاتی، هاوڕێ کۆن، فەرموو. چیت هەیە بە ئێمە بڵێ، ئێمە بۆ دەکەین. وەرە پێت بڵێم. بوەستن بوەستن. گوێمەدێ، هێشتا زۆرم پێماوە. بکشێنەوە. چیت دەوێ؟ دەمانەوێ یارمەتیت بدەین. بۆچی؟ ئەو قاتیلە دەکوژم لەبەر عومەر. جاری ڕابردوو چی نەمابوو تۆ بکوژێ؟ ئەم جارە چی دەگۆڕدێ؟ هیچ شتێک، باکاری خۆی تەواوکە، بەڵام من پێشتر کاری ئەو تەواو دەکەم. یانی دەتەوێ بۆ عومەر بمری؟ کەواتە بیگرە، بیسەلمێنە، ئەو پیاوە لەوانە. خاڵۆ گاڵتە نییە. لێی دەدەی؟ کەوایە گولەکە بتەقێنە لەبەر چاوی هەموو کەسێک بە ڕۆژی ڕووناک. هەر ئێوە شێت بوونە؟ تۆ دەزانی من چێم؟ تۆ بۆ من ئاسانترین تاقیکردنەوەی برادەر. خاڵۆ شتێک بڵێ. پێشوەختە تۆ شتێک بڵێ. من ئەو پیاوەم نەبینیوە، ئەو ناونیشان وشتی نییە. قوربانیەکانیشت نییە؟ پیاوی مردوون، چی بکەن؟ زوو بەدرم تەقی بابی کوژێم. ئەوەی قوربانیەکانی دەیزانن، مشتریەکەیشی دەیزانێت. ئەوە یارمەتیم دەدات، یاخود تۆ هاوڕێی کۆنم. سووریمان عەفووکە، لە کاتمان گرتی. دەی بڕۆ، دەی تۆڵە کارکردن لەگەڵ تۆ چیرۆکە خاڵۆ، ئاوا بێ کەسمان پێ ناکوژرێ. کێ وتویەتی لەگەڵ من کار دەکەی؟ ئەوە بەڕێکە. یاری کرد یەکسەر فڕێرامە بەردەرگا، هەموو شتێکی برد، خانووەکە، ئۆتێلەکە. تۆ بۆچی هاتوێت ئێرە؟ تۆ چ کارێکت هەیە لێرە؟ جان ویستی ئێستا لە دوکانە. باشە تەواو بوو؟
کاری ئەزار لەگەڵ تۆ تەواو بوو؟ من جوزانم. ئەگەر شتێکی لە تۆش کرد؟ ها؟ ئەگەر شتێکی لە تۆش کرد؟ بیر لەوە مەکە کەسێز لە من بکە. بەڵکو من شتێکەیە پێویست بێ بیکەم خوشکە. دەڕۆی؟ من جێ دەهێڵی؟ ها. تۆ بۆ ئەزەل نەڕۆیشتی و منت جێ نەهێشت؟ وا پێت دەڵێم یاری بە ئێمە کرد بۆیە وای کرد تا من و تۆ لێ بکە نایبینی؟ ئەو بۆ یاری کردی. تۆ بۆچی کردت؟ ئەوە چی دەکەی بەهار؟ مەڕۆ جگە لە تۆ کەسم نییە. گەر تۆش بڕۆی گەر منیشی بڕۆم چی دەبێ؟ ماڵەوە خوشکێ دەیکەم. گەر تۆش بڕۆی سوێن دەخۆم دەیکەم. چی دەکەی؟ دەڵم چی دەکەی؟ خۆم دەکوژم. هەرچەنێک بە تۆ شێت بووی. یەک دەقە مەبەستت چییە و جارە؟ ها؟ شتێکت لە خۆت کردووە؟ هەوڵمدا مەمەت پێڕاگەشت لەسەر گۆڕی عومەر. خوشکیە دەتویست خۆت بکوژی؟ خوشکیە هیچ نەبوو وانییە؟ ها؟ هیچ نییە هیچ لە نەهات. ئای خوشکیە بۆچی؟ بۆچی؟ بۆچی بەهار؟ خۆ من شتێکی ئەوەندە خراپم نەکردووە ها؟ من تەنها عاشق بووم. بۆچی؟ 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 یەک دەقە شتێکت پێ دەڵێم. سەیری من کە؟ وتم سەیری من کە خوشکیە؟ ئەزەل خوشکی ئەزەل بەهار ئێدەی کچم با خوشکت پشوو بدە بۆ خۆی بێتاقەتە سیرکە ڕێ بدە با کەمێ بخەوێ دەی کچم دەی پورە مەلیحە بیستت چی کردووە؟ پێگومان دەیڵێم پێشوەخت لەگەڵ عومەر قسە بکە. نا من چاوەڕێ ناکەم پێی دەڵم. ئێوە چی دەکەن شت بوونە؟ کچە هەستاوە خۆی بکوژە. بێ ئێوەی بە عومەر بڵێ نابێ. عومەر و شت نییە دەڵێم تەواو. باشە کچم بڵێ کچم دیارە من نامەوێت تەواو بێ ها؟ بەڵام پێشوەخت لەگەڵ عومەر قسە بکە بێ ئاگدارکردنەوەی ئەو نابێ. پورە مەلیحە تکایە؟ ئەزەل لەکوێیە؟ ها؟ ناهێڵم خوشکم خۆی بکوژە ئەوەندە ناهێنێ. ناهێڵم. سستر خانم خوشکە ڕۆشن
عمر فێری یاری قمار بوو نەخێر عمر فێر بوو وەک زەنجین هەڵسوکەوت بکە عمر فێری درۆکردن بوو عمر فێری هەڵخەڵەتاندنی هەموو کەسێک بوو نەخێر جوان سەیرم بکە سەیری ڕوخسارم بکە کاکە عەلی سەیری ڕووم بکە سەیرم بکە سەیرم بکە سەیری ڕووم بکە کاچی گازکرد سەیری ڕووم بکە ئاخشتی وا نابێ بەشی منتان برد هەمووتان وەک مشی منتان خوارد بیرت کەوتەوە وانییە ها ئادەی سەیری ڕوخسارم بکە سەیر بکە خۆم پێی ناچێنم بەڵام تۆ بیرت کەوتەوە تۆ خۆت یەکەم ڕۆژەوە ئەس تۆمە کردوانییە نەخێر کاکە عەلی کاکە عەلی سەیرم بکە من گەڕامەوە من عومەرم دوات چاکەم لەگەڵ بکە کاکە عەلی منتان فەوتان منتان کوشت بەڵام دوات چاکە بکە کاکە عەلی قسە بکە بڵێ کاکە کاکە عەلی دێ قسەکە عمر عمر منم كامل كامل أزال رجوروا جيبوها رجوروا أزال كامل جيبوها كازن استشال غناكري مالا باش توبشي حمولا جنت دورا ويرا أوانا بياوي مني توش جاي مني لا كول لێرە چاوەڕێکە چاوەڕێکە أزال ليرة بمنوا كامل ليرة بمنوا كامل كامل قرينيا سنكسن زورين بلام زوري هاتون راكي درتي هي كامل نيا أو زارانيا او سكم دي أزال او سكبنا أزال فيلم يبقى باو زارم تو باريسو كامل امام بديا لا خير أزال علي ترسو
علی کەرگس تۆی تۆ لەکوێ بەدیار کەوتی؟ دەتەوێت ڕامیز قەلەندەر بکوژی؟ دەیکوژی گەر لەگەڵ ئێمە کات بکەی دەیکوژی. ئەو هاتە دەبێت چی هەبێ لە مێشکی ئەوانە؟ عەلی هەمیشە شتێکی لە ژێر سەرە بێگومان. هەست ناکەی هەموو شتێکمان بە وەڵامی ئەوانەوە بەندە؟ کەمێک وایە گەر بڵێین نا پلاین تۆڵەکان ناوەشێتەوە؟ دەبووە تۆ ئەمڕۆ بگەڕێیتەوە ماڵێ. بەیانی دەگەڕێمەوە. با ئیمڕۆژ بڕوە؟ ڕاستی کارەکە ئەوەیە ئەگەر بڵێن نا هەموو شتێکمان بن بۆش دەمێنێتەوە کامل. بۆیە نابێ ڕێگە بدەین بڵێن نا. چۆن ئەم شتە دەکرێت؟ چوومەتە ناو خوێنی ئەیشان گەرە دەروی بسوڕێمەوە توانم کاری تێ بکەم. بەڵام عەلی تر بۆتە خاوەن قومارخانە. ئەو وەکو جەنگیز نییە، دەردی ئەو برنەوەی یاری نییە، لەوێ هێز بەدەست دێنێ بێ ئەوەی ئەو هێزی لێ بستێنێ. زەحمەتە کەوایە با خاڵۆ بێتەوە مەیدانەکە. بەڵێ بە حساب ئاوایە، بەڵام کێشەیەکی بچووک هەیە. کێشەی چی؟ خاڵۆ لێرە نییە. السلام عليكم. سلام عليكم السلام. خاڵۆشمان سڵای هەیە بۆ ئێوە. من نوێنێری خاڵۆم، کەواتە قسەکانم قسەی ئەوە. خاڵۆ ئێوەی لە گیانی خۆشی خۆشتر دەوێت لە شوێنی باوکتانە. ئێوەی گەورە کردووە
برایەتی ئێوەی کردووە چەندین جار ئێوەی لە بەڵا ڕزگار کردو بەڵام نێک تۆ قەرزداری ئەون بەڵام گەر قەرزێک هەیە من ئیمڕۆ لێرە بە ناوی ئەوەوە هاتووم قەرزەکان کۆکەمەوە وا نەخواستە ڕامیسی برامە شتێکی لێ هاتووە بڵێ وا خاڵەوە دەتوانی سەیریکەین بێگومان بێگومان ئەزەل شتێ دەقەڕەیە پێداوین شتێکی ناسایی نبینم شوێنی گولەش پێوە دیار نییە دەمەوێت بڵێم حادیسەیە بەڵام حادثە نیە کامل دەتەوێت بڵێ کاری عەلیە وەنیا عەلی شێتە گەرەوە کاری ئەو بۆیە ئێستا ئەو ناوە تێک چوو سەریەوە بکە یەک دانە شوێن کاریتیان نیە ئەوانە زۆر باشتر ئەوانە زۆریش باشن کامل وەرە سەری ئەو پیاوە مردووە بکە ناو سندوقی ئۆتۆمبیلەکە بوو جنابی ئەفسەر دەبێ ئەم بەڵگانە بەرین بۆ لێکۆڵینەوە نامەوێت هیچ شتێک نەخستان بێت دەمەوێت هەموو شتێک وەکو گوڵ بێ دەمەوێت دانە دانە چاوتان لەسەریان بێت گوێتان لێ بوو تەفۆم کاکە هاتیەوە سەرخۆ بۆ لە هاتووە تووشکەمین بووی نا کاک عەلی تووشی شەڕێک بووم گرنگ نییە لەگەڵ خاڵۆ هەروە دەبێت منیش مەبەستمەوە بوو تەفۆ جەوەکە شانەیە باشیم لە دەست دەرچووە هیچ لە دەست نەچوە بچکۆڵم ئەو کورسیەمان بۆ جەنابەت گرتووە ئێوە چاوەڕێتین مەبەسەد ئەو شەوە ئەم شەو دەورەکە دەگۆڕێت تەفۆ ئێخۆندا ئاسانیە لە خۆڕەوی خاوەنی ئۆتێلێک جەنگیز پێیدام خۆ ناوێ بەو ئاسانیە بڕوە سەرەتا دەبێت زیادەیەک وەرگرین قومارخانەکەم ئەم شەو بە تەواوەتی دەگەشێتەوە ئۆکێکمان پێ دەنەو شەو گازگیر عەلی ئەم شەو بەڕەسمی دەبێتە گەورەم عەلی ئەمە دەزانی مانەچێوانیە نازانم کاکە کاتێ شەرت کردو مێشکت لە قیوە بۆیە نازانی مانەچێوانیە ئەمە یعنی ئەوە بۆنەکەمان وەرگرت دەبینە بۆن کرد ئەمە ژواتە لەمە دوا بە پەنجەکانی خۆمان یاری دەکەین خاڵۆ ڕامیز یاری دەکا ئەم شەو تەفۆ ئەم شەو چارەنووسمان لە گۆڕاندا دەبێ تەنهایی ئێمەش نا هی خاڵۆش خێراتر کامل ئەزەل بەڕای تۆ پێویستە دوای خاڵۆ بکەوین یان پێویستە دوای چەقەڵەکان بکەوین پێشیان بکەوینەوە شانسمانەیە هەڵبژاردن کامل باشە بەڵام دەکرێت لە سەرەتا دوای هەر هەمویان بکەوین لە یەک کاتیشدا بەڵێ وایە چۆن پێڕادەکەین ئەزەل جەنگیز گومانە لێ دەکا ئایشان و عەلیش هێشتا تەکلیفەکەی تۆیان قبول نەکردووە واسێنان لە هەموو ئەمانە و گەڕان بە دوای خاڵۆ بەڕای تۆ بیرۆکەی عەقلانەیە پێویستمان بە خاڵۆیە بەڵام ئەگەر هەستم ڕاست بێ خاڵۆ زۆر زیاتر پێویست بە ئێمەیە
من دەردەچم دەچم شتومەک دەکڕم. ئافرەتان بێ. ژن خوشک قەت باسی دڵمان بۆ یەکتر نەکردووە. باسی دڵ؟ مەراقم کرد چ دەردەزڵیە کە دەتەوێت باسی بکێ لەگەڵم کاکە چەنگیز. لە خۆمەوە قسەی ناکەم لە تۆوە دەیزانم. چی بڵێم؟ ئەزەر بەم دوایانە وەک بڵێ چی؟ وەک بڵێ مێشکی تێگاڵەوە کەمێکش لێ دوورە. سیکە ئەو پیا هاوبەشی منە زۆر باش دەیناسم. شتێک لە گۆڕە هەیە. تۆ هەست پێ نەکردو بە شتێکی ئاوا؟ نا بەڵام وەگەوەی باس دەکرێت لێی نزیگنیمە. بەڕای تۆ چی هەیە؟ بۆچی بە گوێرەی باس نزیگنی لێی؟ ئێوە ئەوە نین؟ چیرۆکێکی درێژە. من کەمە لە ناوە کەمێکیش لە دەرەوەی باز نەبووم. شتێکی پێکتووی؟ ئێ بێگومان قسە دەکا؟ من وا تێگەیشتم ئێوە بەیەکەوەن. مەبەستم ئەوەیە دەبێت چاوی نەبڕی بێتە کەسێکی تر؟ یعنی چاوی بڕێتە کەسێکی تر؟ ناگیانە من چوزانم خۆی شتێکی بە من ناڵێ. باشە دادا خوشکت بە پەیوەندیەوە دەزانێ؟ ئێمە؟ بێگومان جانە قسە بۆ یەکتر دەکەین. بڵێ ئەزەل باشە؟ یعنی خەمی لێ بخۆم؟ ناگیانە خەمی لێ مەخۆ خەم لە چی دەخۆی؟ ئەوە ئەزەلە پیاوێکی ڕاست و دروست. شتێک هەبێ بە یەکێکمان دەڵێ. لە ئێستا بەدواوە دەبێت پشتی خۆمان ڕاستکەینەوە تەفۆ. یاسا کۆنەکانمان نەما. قومارخانەکە خۆی لە خۆیدا هیچ نییە. چی یاسایەکی هەیە بگۆڕدرێ؟ کوڕم جەنگیز لەو حیسابانە تێنەدەگەیشت. سفرە لە حیساب. کاتی خۆیانەوە تە چۆکماندا دەدا یان بۆ حاڵی خۆمان دوور دەکەوتینەوە. ئەو ڕۆژانە بەسەر چون تەفۆ کاتی خۆی کاسبی سەرجا دەبووین. دەرگا بە دەرگا دەگەڕین بەڵام شتێکمان بەدەست نەدەکەوت بیبەخشین. لەبەرەوە دەستەمە و پێ پشت دەمانەوە. ئەی ئێستا هێزی ڕاستەقینە واتە هەبوونی شتێک بۆ بەخشین. لەمە دوا دەبەخشین دەیبین مەجبوری دەستی کەس نین. هەندێک لە هێزمان دەبەخشین خاڵ و ڕامیز دەبین. ئەو کارە چۆن دەبێت؟ ئۆتۆمبیلەکە بێنە نیشانت دەدەم. نەکەی درۆم لەگەڵ بکەی. ڕامیز لەکوێیە؟ نایڵێم. هەفتەی ڕابردوو لەگەڵ ڕامیز ڕۆیشتی؟ نایڵم خاڵۆ وای دەوێت. پێت دەڵێم لەکوێ بوون بۆکوێ چۆن قسە بکە. نازانم خاڵۆ دەزانێت. تۆفیق لەناو ئۆتۆمبیلەکە تۆشی لێبوو. چێ بۆ سێ بەدە نابوو؟ نازانم خاڵۆ دەزانێت. ئەزەل پێویستە بڕۆین. ماوە خاڵۆ دەژی بەڵام نازانم لەکوێیە. دەژی چی لێ دەکەی لێم بکە. ناتوانم لە زیاترت پێ بڵێم. کوڕە دوعا بکە داوای ئەو بێ. دوعا بکە ئەمە داوای خاڵۆ بوو بێ.